هەلو بەڵێ ئەوە چییە؟ بۆ ناڵی هەلەوی هەلە یعنی چی؟ ئەزانی بۆچی؟ بۆچی؟ چونکە ئاواش هەر هەمان مانای هەیە باشیش لێم تێگەی ئاخشت کە تەواو نەکرێ ماناشی نابێت وانە ئادەی شت هەیە کە نیوە بێت و حسابی تاویشی بۆ کرێ؟ هەرە وەڵای یەک دنیا شدەیە حەزەکەی ئێستا هەر هەمووی بۆژنێ وەکو چی؟ ئێستا بۆ نمونە پانتۆڵی سێچارەک تۆزە لە شۆر درێژترە و پێش ئەوەن پانتۆڵ با نمونەیەکی تری بکەم ئێستا پردەکەی لای کارەزەوشکی ئەم بەرپەتری کۆت خۆ تەواو نەبووە پێش ئەڵەن پرد نمونەیەکی تری زۆر زیینوو بەبێ ئێستا چارەکە موچە ئەیەن بە مامۆستایان و فەرمانبەران خۆ ناڵەن چارەکە موچە ئەڵێ مژدا موچەمانە بە مامۆستایان و فەرمانبەران تێگەیشتی؟ وەڵی خۆ ڕاست دەکەی ئەوە باش بوو بیرم کەوتوانێت دوێنێ برادێک کە مەتەڵێکی لێ پرسییم نەمزانی وتی هەتا سبەی نێژمۆڵەت هەیە ئەگەر زانیت ئەوە وعد بێداوەتێکی باشە بۆ بکەم مەتەڵەکە چی بوو؟ وتی ئەو وشەی موچە بۆچی دووە و سێ نقطەی هەیە؟ یعنی ئەو مەتەڵەو نەزانی؟ ناوەڵا نەمزانی بۆ تۆی زانی؟ بەخوا مردم لێ گوێرەکەی زانی چی؟ دەوازەوە بێنە دەباشە با من ئەو مەتەڵە ئەزان و ئێستا پێش دەڵێ ئەزانی چۆنە؟ دوواوەکە یعنی لە ساڵێکە دوو موچە ئادرێ سێ نقطەکەش یعنی سێیەکی موچەیە ئەوە مەتەڵەکەشم زانی ئێوارە چووی بۆ داوەتەکە بەخشکەی منیش بەرە هەلو ئەوە کاکە شەبەکە نەماشیە دەنگە نایە بەخوا نازانم جۆم لە دەنگی تۆ نییە نانا من زۆر باش گەم لە دەنگی تۆیە ناخر من دەنگێ باش نایە هەلو